کوێستان کەسی کاریگەر منشاڵە وەکو بۆن وایە یعنی کاریگەریە بەجێ هێڵن وەکو چۆن بۆنێکی خۆش بەجێ هێڵە لە هەر شوێنێک کابێت ئەوانیش بم شێوازن و لژیانی هەر کەسێکمانە کەسێکە بووە کە کاریگەری خستۆتە سەرمان مانایاوە بە ژیانمان بە تایبەتیش ئەو کەسانی کابن وونە خۆیان کەسانێکی مەزن بوون هەمیشە کەسێک هەبووە کە کاریگەر بوو بێ بۆی بزانین کەسی کاریگەر چۆنە و بە تایبەتیش کەسێک کە کاریگەریەکی باش کەسایەتێکی باشی هەبێت بەچی شێوازێک ئەتوانێت ئاراستەی کەسانی تر بکات و خەسڵەت و تایبەتمەندیەکانی چین ئەمڕۆ چەندین پرسیار دەکەین سەبارەت بم بابەتە بە میوانداری دکتۆر ڕسوول ئیبراهیم خوێندکاری دکتۆرا لە بواری دەروونناسی بەخێربێخوا سپاس بۆ ئامادەبوونەوە بەبزانین کەسی کاریگەر کێیە بەکێ دەوترێت کاریگەر یا چۆن بنیاد بنرێت بەنای خۆی گەورەی میهرەبان سەرەتا زۆر خۆشحاڵم بە دووبارە بینینتەوە ئومێد دەکەم کاتێکی خۆش بێکەوە قسە لەسەر بابەتێکی گرنگی کەسایەتی بکەین دیارە مەسەلەی ماناداربوون یان با بڵێن کاریگەربوونی ئینسان وەکو کەسایەتی هەمومان بە دوای ئەوەدا دەگەڕێن و ئەمە بنچینەیەکی گرنگیشی هەیە لە دەروونناسیدا بنچینەکەش لە ڕووی مەفهومەوە یان لە ڕووی چەمکەوە ئەوەی کە دەوترێ کەسی مانادار یان کەسی حەقیقی دەگەڕێتەوە بۆ زانایەکی دەروونناس یان زانایەکی پزیشکی دەروونناس بە ناوی ڤیکتۆر فرانکڵ کە خەڵکی ئەڵمانیایە و یەکێک بووە لە گیراوانی کاتی خۆی نازیەکان هیتلەر 4 ساڵ زیندانی کراوە و ناخۆشی و ناڕەحەتێکی زۆری چێشتووە لە زیندانە بەڵام خۆشبەختانێکێک دەبێت لە نەجات بوانی ئەو گرتوخانەیە دواتر دێت تیۆریایەکدا ئەنێ تیۆریەکەی بە ناوی مانایە ئەنی تیۆریای مانە مەفهومەکەشی ئەوەیە کە ئینسان چۆن دەتوانێت بە دوای مانادا بگەڕێت لە ژیانە کتێبێکی خۆشبەختانە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی لە کاتی خۆی دایەکێک بوو لە پڕفرۆشترین کتێبەکانی جستوجوی ئینسان دەر معنە بە فارسی خوێندمەوە بەڵام ئەو ماوەیە بەرچاوم کەوت لە کتێبخانەکانی کوردیا هەیە گەڕانی مرۆڤ بە دوای مانادا پێم خۆشە هەموو کەسێک بیخوێنێتەوە هەرچەندە سەرەتاکەی تۆزێ ناخۆشە چونکە باز لە وەزعی ناو گرتوخانەکە دەکا کە کۆمەڵێک چەمکی دەرونیش لەوێ هەڵدەبژێت یەکێک لەو چەمکانە کە نەمانی ئەحساسە یەکێکە لەوانی کە فرانکڵ ئاماژەی پێ دەکات دەڵێ ئێمە سەرەتا کە لە ناو گرتوخانەکەیە بووین کەسێک کە ئەزیەت دەدرا زۆر بە زەیمان پێدا دەهاتەوە دەستمان دەکرد بە گریان بۆی ئەگەر خوا نەخواستا کەسێکیان بکوشتایە ڕاستی ئێمە یعنی ئەو ڕۆژە چەند شەوێک خەومان لێ نەکەوت بەڵام وردە وردە ئەم وەزعە ڕۆیشت ینی سیرمان کرد دوایی پەتێکیان هەڵواسی بوو دایانوت هەر کەسێک دەیەوێ خۆی بخنکێنێ خۆی بکوژێ دەتوانێت لەوێ خۆی بکوژێ بەلامانەوە ئاسایی بوو جا ئەمە پێی دەوترێ نەمانی هەست یان نەمانی ئەحساس ئینسان کاتێک کە شتێکی بە بەردەوامی تکراری دەبینێت دوایی لای ئاسایی دەبێت ئەگەر بیر بکەینەوە 50 ساڵ لەمەوە پێش منداڵێکمان نەدەبینی لەسەر جادەکان سوال بکە بەڵام ئێستا زۆر بەلامانەوە ئاساییە بە سیارە بەلایدا تێدەپەڕین و هیچ ئەحساسێکی ئینسانیش ناجوڵێ من مناڵەکەی خۆم جاری وا هەیە مەسەلەن کەسێک دەبینی دەڵێ باوکە بە یارمەتی دەن من نەزانم کە ئەمە لە چ سۆنگەیەکەوە ئەم بابەتە هەڵدەقوڵێ چونکە ئەم بابەتە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە بنیادی ئینسان کە مانایەک ئەدا بە ئینسان جا بابەتەکەی مە بابەتی مانایە زۆرجار دەبیستین کە سەرکردێکی بەناوبانگ گوێمان لێ دەبێت فڵانە کەسە مەسەلەن لە پێش هەمویانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەمە هەرچەندە قودرەتێکی ئیلاهی لە پشتەوە بووە بەڵام ئەگەر بەنمێژوودا چاک بخشێنین سەرکردەی زۆرمان هەیە کە ناوبانگی باشیان هەبووە دەبینین پزیشکێک لە ناو شارەکە تا لە ناو وڵاتەکە تا ناوبانگێکی هەیە خێزانێک لە ناو عەشرەتەکە تا دەڵێن فڵانە خێزانە لە ڕووی دۆڵەمەندیەوە ناڵێن یعنی لە ڕووی ناوبانگەوە ئەڵێم کە لەوانەیە مادەشیان بەدەستەوە نەیە بەڵام تەماشا ئەکەی خێزانێکی تۆکمن مامۆستایەکی بەناوبانگ لە ژیانی خۆمانە لە زەهینماندا هەرماوە ئەو پرسیارێک کە دروست دەبێت لە لای ئێمە ئەوەیە بۆچی ئەمانە ناوبانگیان هەیە هۆکارەکە ئەوەیە کە فرانکڵ باسی دەکاوەیە کە ئەوان مانایەکیان داوە بە ژیانی خۆیان مانادام بە ژیان ئەوەیە کە
تۆ کەسێکی کاریگەربی لە ڕووی عادەدەوەشت زۆرە لە ڕووی عادەدەوە ئێستا بۆ نمونە هەروەکو ئێوە کادری ڕاگەیانکارن یان با بڵین لە ڕووی پسپۆریەوە ڕاگەیانکارێکی مەسەلەن لە 2013 ئیشەکەن بەڵام ئایا ڕاگەیانکاری تریش هەیە کە ئێوە ئێستا ئاواتەخوازم بگەنە ئەو پلۆپایە هۆکارەکەی چی ئەوەیە کە من دەمەوێ ئەو نەخشێکی جێهێشتووە لە پیشەکەی خۆیدا کاریگەر بوون زۆر مهمە کواڵەتی بوون زۆر مهمە یعنی ئینسان بە کواڵەتیەوە دەتوانێت کاریگەری بەجێ بهێڵێ دایک و باوک زۆرە بەڵام کامە دایک و باوکە دایک و باوکێکی دەرەجەیەکە مامۆستا زۆرە بەڵام کامە مامۆستایەکی باشە پزیشک زۆرە سەرکردە زۆرە بازرگان زۆرە ئەوانەی کە بزنس دەکەن لەم شارەیە زۆرن بەڵام کامەیان خەڵکێکن کە بەدەستی بە پەنجەی دەست ئەژمێرن کە ئەمانە نەخشێکی جوان بەجێ دەهێڵن هەم لە ناو خۆیان هەم لە دەوروبەریشیان هۆکارەکەی ئەمەیە کاکتۆر وەکو هاوکاریش ئاماژەی پێکرد ینی چۆن منداڵێک هەر لە منداڵیەوە مانە ئەی بەژیان یان وای پەروەردەی ئەەکەی کە خۆی بە کاریگەر بزانێت بتوانێت تەکنیکەکانی چۆن بتوانین کەسێکی بە ئاگا کەسێکی بە مانادار بین یا کەسێکی حەقیقی بین لە طبعاً یەکێک لە زانکۆ زۆر بەناوبانکە تقریبا 100 ساڵە هاپکینگز یەکێکە لە زانکۆ زۆر پێشکەوتوەکانی وڵاتی ئەمریکا لە ساڵی 1970 دامەزراوە ڕاپرسیەک ئەنجام ئەدا لە بۆ ماوەی 2 ساڵ ئەخایانێ ڕاپرسیەکە موسسەیەک یان دامەزراوەیەکی نیشتیمانی بۆ نەخۆشیە دەرونی و دەماریەکان سەرپەرشتی دەکات یەکێک لە پرسیارەکان بە بەردەوامی تکرار دەکرێتەوە ئەوەیە کە چ شتێک بەلای تۆ زۆر گرنگە لە 48 کۆلێج ئەنجام درراوە 1984 قوتابی تێیدا بەشداری کردووە تاوانەوە لە فرانکڵ باسی دەکات لە کتێبەکەیە ئەڵێ ئەو پرسیارێک کە دەکرێت لە قوتابیەکان بە بەردەوامی لە ماوەی 2 ساڵدا ئەوەیە کە چ شتێک بەلای تۆ زۆر گرنگە چ شتێک زۆر گرنگە بەلای تۆ لە 16 ئەڵێ داهاتێکی مەسەلەن سەرچاوەیەکی داهات کە مانگانە من بتوانم ژیانی خۆمی پێ دەسەبەر بکەم لە 1970 سیرکەن لە 1970 ئەڵێ ژیانێکی مانادار ژیانێکی مانادار یعنی چی؟ یعنی من بتوانم یعنی هەم بۆ خۆم هەم بۆ دەوروبەرم نەخشێکی باشم هەبێ گرنگێکی باشم هەبێ کاریگەریەکی باشم هەبێ لە هەر بوارێک لەو بوارانێک کە کار دەکەم بتوانم جێگەی خۆم بەجێ بهێڵم طبعا خۆتان ئەزانن ئینسان لە کۆمەڵێک لە ڕووی کەسایەتیەوە ئەوەی کە ئیمامی عەلی هەمیشە من جاری وایە ئەیهێن مۆدەڵێ ئاگاتان لە بیرکردنەوەکانتان بێت چونکە بیرکردنەوەکانتان دەبن بە گفتار دەبن بە قسەکردن گفتارەکانتان ئەبن بە ڕەفتار ئاگاداری گفتارەکانتان بن ئەوەی کە لە دەمتانەوە دەرەچێت ئاگاداری مەسەلەن ڕفتارەکانتان من چونکە ئەوە دەبێتە شوناسی تۆ دەبێتە هەویەی تۆ دەبێتە مەلەکە دایمە لەگەڵ تابێ ئەم شوناسی تۆیە دوایی ئەگەر مردیش کەسایەتی تۆی پێ بەناوبانگ دەبێت ئەوەیە کەسایەتی مانادار ئەمەیە کەسایەتی حەقیقی کاتێک کە ئینسان مانادار دەبێت چ گرنگیەکی هەیە بۆ خۆی بۆ کۆمەڵگە ئەوە زۆر گرنگە چونکە ئێمە کاتێک کە کەسێکی ئیجابی دەبین لە ژیانماندا هەم بۆ خۆمان هەم بۆ دەوروبەرمان قەت کەسێکی تر ناکەین بە ئامانج بۆ ئەوەی لە ژیانی خۆماندا بەکاری بێنین بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان و نیازەکانی خۆمان ئایا ئێستا وایە خەڵک هەیە وەکو پرت کەسێکی تر براکەی خۆی خزم و کوسوکارەکەی خۆی بەکار دەهێنێ بەس بۆ ئەوی بگاتە ئامانجێکی ژیانی نیازێکی یان پێداویستێکی لە پێداویستەکانی ژیان اینجا ژیان جوانتر دەبێت چونکە من ئەگەر حەزم لە ژیان بێ حەز دەکەم کەسی بەرامبەریشم ژیانی بۆ دەستەبەر دەکەم یارمەتی دەدەم چونکە کە فرانکڵ باسی ئەو ئەحساسە دەکات کە دەڵێ مردنی ئەحساس ئەوەیە کە ئێمە لە هەموو کاتێکدا بەزەیمان بە کەسێک بێتەوە کە پێویستی بە یارمەتیە ئەوەی کە بۆ خۆمان پێم خۆشە ئەوەی کە بۆ خۆم پێم خۆشە بۆ کەسێکی تریشم پێ خۆش بێ کاتێک کە من ئەو حەدیسە تەطبیق دەکەم لە ژیانی خۆمە یەکسەر ینی ژیان دەبێت یەک پارچە بەهار یەک پارچە گوڵزار و بەهار لەبەرچی لەبەرەوەی من ئەوەی کە خۆم پێم خۆشە پێی بگەم هەوڵ ئەدەم کاکدانیاریش پێ بگە هۆنیاخانیش پێی بگە ئەوە زۆر مهمە ئەو کەسە کەسێکی مانادارە اینجا کەسی سەرکردە کەسی پزیشک کەسی بازرگان بۆ نمونە نایە شتێک بهێنێ کە کاڵایەک ئیتر بەزمە بەستی پارە دەستکەوتن بێ لەسەر ژیانی خەڵکی
دێ شتێک دەهێنێ کە مانای هەبێ مؤسسەیەک دادەمەزرێنێ ئیتر هەر مؤسسەیەکە هەر دامەزراوەیەکە ئابوووریە کۆمەڵایەتی هەتا حیزب مؤسسەیەکی حیزبی سیاسی شتێک ناکەم کە مانای نەبێت لە ژیانی کۆمەلگاکەمدا شتێک دەکەم کە ئەسڵەن خەڵک لە ژێر سایەی مندا بحەسێتەوە مانادار بێ حەقیقی بێ ئەمە زۆر گرنگە اینجا حەسوودی نامێنێ لە ژیانی ئینساندا ئەوە نامێنێت کە ئینسان هەوڵ بدات پاشقۆل لە کەسێکی تر بگرێ دایمە ئینسان ژیانێکی جوانتر و قەشەنگتر و ڕێکوپێکتر و ئەوەی کە هەمومان ئاواتە خوازین پێی بگەین ئەوە گرنگە ماوەستا ئەگەر باز لەوە بکەین کە کەسێک کە لە ژیان تێگەیشتووە کەسێکی مانادار و بە خۆی کە باسیەکەین هەم خۆی کە تێگەشت لە مانای ژیان هەم خۆی تێگەشت لە مانای خۆی پێت وایە دوجار ئەمەی کە تێگەشتووە کاریگەری ئەبێ ڕۆڵی باشی ئەبێ لەسەر دەوروبەرەکەی لەسەر کۆمەڵگا گومانی تێدا نییە بۆ نمونە گەر باوکێک بهێنینەوە یا مامۆستایەک بە نمونە بهێنینەوە ئێستا خۆ سیرکە لەم شارەیە چەند مامۆستا هەیە هەزاران مامۆستا هەیە بەڵام مامۆستای کواڵەتی چکە ئێمە مانە ئیش لەسەر چییە کاک دانیار مانە ئیش لەسەر چەندەتی ناکات لەسەر چۆنیەتی دەکات چۆن بن من چۆن باشە ئاوا بم ئەوە گرنگە من ینی ئەگەر باوکێک یان دایکێک مناڵەکانیشی مەسەلەن کوڕەکەی کچەکەی شوشی کرد من وەکو فزولی ناڵم دەست بخاتە ناو ژیانی تایبەتی ژن و کچ و کوڕەکانیەوە بەڵام دەبێت ئەو سۆزی باوکایەتی هەر بمێنێ ئاگاداری هەر ببێت لە مشکلەکانیە بەشداری بکات لە مەعاناتەکانیە بەشداری بکات لە خۆشیەکانی بەشداری بکات ئەو باوکێکی حەقیقیە هەندێک باوک دەڵێ کوڕ با کچەکەم گاتە تەمەنی شوکردن لە کۆڵم دەبێتەوە کوڕەکەم بابگاتە کاتی ژنهێنان ئیتر ئەرکی لەسەر شانی من لا ئەچێت بەڵام وان نییە باوکی حەقیقی دایکی حەقیقی مامۆستای حەقیقی ئەوەیە کە بتوانێ ڕۆژانە لەگەڵ یعنی لەگەڵ تەلەبەکانیە یعنی ئینسجام بکە تعاتفی لەگەڵ ئەوانە بجوڵێ یعنی لە خۆشیەکانیانە بەشداری بکە لەکوێ پێویستی پێ بوو یارمەتی بدا لەکوێ زانی چکە ئینجازەکە هەر ئەوەیە من بۆ خۆم مامۆستامە تەلەبێت کە ئەبینم دەڵێ وڵا فلانە ساڵە فلانە کاتە من لەگەڵ تۆیا بووم یان لە لای تۆ بووم دەرست پێوتمە دنیاک دڵم پێخۆش دەبێت کە ئەمڕۆ تەلەبەیەک نایەتە خۆی ناشارێتەوە بڵێت تخوا بانم بینێ یاخود خۆزگە هەر ئەم مامۆسام نەبووایە مە بەسم فزولی نیە خۆ نەبێ بەڵام ینی مامۆستایەتی دایک و باوکایەتی بازرگانیەتی بزنسکردن هەتا ڕاگەیاندکار دەبێت کەسێکی بە ئەمەک بێ کەسێکی ڕازگۆ بێ کەسێکی ینی چکە بەشێکی تەوعیە و پەروەردەکردنی کۆمەلگا لەژێر دەستی تۆدایە یەک جوملە ئێستا کە تۆ دەیڵێ جاری وا هەیە بە تەواوەتی ژیانی کەسێک دەگۆڕێ ژیانی عائیلەیەک دەگۆڕێ خۆی زۆرجار هەڵەیەک دڵێ خۆ تۆ کەسێکی عەلامی نابێ مەسەلەنەوە بکە یعنی بێ زۆر زەوریا بن یەک جوملە جاری وا هەیە یەک جوملە جاری وایە کار دەکاتە سەر منیش کەسێکی عاقڵی پێگەشتوو لە بازاڕە خەریکە پرۆژێک جێبەجێ دەکات بەڵام کە بەرنامەیەکی مەسەلەن بواری شەرعی دەبینێ میوانێکی بواری شەرعی دەبینێ لێرە یەک جوملە بەسە کە دەڵێ فلانە کەسە بۆ نمونە ئەگەر بە تەمای فلانە کارە بکەی ئەم کارە لە ڕووی شەرعیەوە هەڵەیە حرامە چونکە خەڵکی پێدەکەوێتە بۆ نمونە خراپەکاری و دوور دەکەوێتەوە لە چاکە باشە خەسڵەت و تایبەتمەندی کەسانی ماناداریان کەسانی کاریگەر چۆنە و ینی ئێمە هەمیشە مرۆڤ ئێستا بە دوای نمونەی بوونەوە ئەگەڕێ ینی واسەکە ئایتر کەسی کاریگەر هیچ هەڵێک ناکات کەسی کاریگەر ئەنانیەتی نییە خۆپەرز نییە حساسەتی نییە بەوەی کە کەسێک شتێکی هەیە ئەو نیەتی هەوڵ ئەدا بۆ خۆشی خۆی و ئەوانی تر دایمە ئیش لەسەر ئەوە دەکا کە بۆ نمونە کەسێک کە پێویستی بەوەی نەجاتی بدا ئەمانە کۆمەڵی خەست بەرپرسیارە لە ئیش و کارەکانی خۆی هەوڵ ئەدا بۆ نمونە ئینسانێکی بە ئینسافە ئینسانێکی بە ویژدانە ئینسانێکە لە کاتی گفتوگۆیە ڕیعایەتی هەستی بەرامبەر ئەزانێ دەزانێت کە چۆن گفتوگۆی لەگەڵ بکە کۆمەڵێک بەهاو چەمک هەیە کە ئەمانە هەمووی لەو کەسەدا بەرجەستە دەبێت بەڵام ئێمە کە چۆن بتوانین کەسێکی بەرپرسیار بین کەسێکی مانادار بین ئەوە گرنگە باش مامۆستا زۆربەی کات ئەبیستین ینی نازانین کەوایە ئەو کەسانی کە کاریگەر لە نێو کۆمەلگادا و کەسانی کە ڕۆڵی باشیان هەیە هەمیشە بەردەوام یانوێ بنیادی کەسینە و کۆمەلگا دروستکەن زۆر باز لەوە دەکرێت لەوانەیە خودی خۆیان لە ناخە بۆ شێوازە نەبن یاخود خەمێکیان هەبێت چوزانم گرفتێکی گەوریان هەبێت ئەمە ئایا ممکنە شتیوە ئەزانین چێکاک دانیار ئێمە زیاتر چکە من بۆ هەر بۆ خۆشم کە لە بوارە ڕاهێنانەکەشە کارەکەم بەڵێ شتێک کە زۆر گرنگە ئەوەیە
ئێمە ئیش لەسەر سێ چەمکی گرنگ بکەین لە پێدانی زانیاری و چۆن بتوانین لەژ یەکەم ئەو زانیاریە زانیارێکی حەقیقی بێ دووەم ئێمە بتوانین قەنەعەت بە کەسی بەرامبەر بکەین سێم ئەوەی کە جەنابەت باسی دەکەی لە ژیاندا پرۆسس بکات بیکە بە کردار ئەو زۆر گرنگە و خۆشتان ئەزانن جاری وایە کەسێک لەسەر مینبەرە وتارت بۆ ئەدا بەڵام ناچێتە دڵەوە خۆکارەکەشی خۆ دیارە چییە لەبەر ئەوەی لە ژیانی کەسەکەدا پرۆسس نییە ئێمە شیلەی هەنگ کەی ڕاستەوخۆ بێ بۆ ئێمە ناتوانین ئیسیفادەی لێ بکەین لەبەر چی لەبەر ئەوەی بە پرۆسێکدا نەچووە دەبێت بچێتە ناوشانە لەوێدا کۆمەڵێک عملیەی کە خوا ئەزانێت چ دروست ئەبێ لەناو ئەو شەریکە و کارخانەیەدا اینجا ئێمە دەتوانین هەنگوینەکە ئیسیفادە لێ بکەین لە ژیانیشدا بەو شێوەیە ئەو قسانەی من ئەگەر لە ژیانی خۆمدا ڕەنگ نەداتەوە تۆ ئیسیفادەی لێ ناکەی ئەگەر کەسێک بم وەکو مامۆستا ئەوەی کە دەیڵێم بە تەلەبەکانم ڕەنگ نەداتەوە لە ژیانمدا کەسێک نەبم کە بە عملی بیبینن خەڵک لێم وەرناگرێ ئەگەر باوکێک بم بۆ نمونە لە ژیانی خۆمدا هەرچیەک بیڵم ئەگەر لە ژیانی خۆمدا بەرجەستە نەبێ منداڵەکانم لێم وەرناگرێ ئەگەر کەسێک بم بۆ نمونە من دراوسێ کۆمەڵە کەسێکم ئەگەر هەموو ڕۆژێ باسی ئەوکەم فەزلی دراوسێ بەو شێوەیە ئەگەر خۆم بە عملی نەچمە ناو بوارەکە و کەسێک نەبم هاوکاری و لە خۆشیەکانە بەشداری نەکەم لە ناخۆشیەکانە بەشداری نەکەم من ئەم کەسە نیم کە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت ئەڵێ بۆیە پرۆسش لە ژیانی ئینساندا بە عملی و وەکرداریکردن لە ژیانی ئینساندا زۆر مهمە ئێستاش دنیای عملیە دنیای ئەوەیە کە تۆ چۆن دەتوانی شتەکان پرۆسسکەی پرۆسس زۆر مهمە تۆ هەتا ئێوارە بە نەزەری بۆ نمونە ئەگەر کەسێک بێ بڵکا کە من دەمەوێت ببم بە کارمەندی کامیرەمان لێرەیە چی تاو کردە دەڵە کۆلێژم تاو کردووە دوای ئەوە ماستەرشی هێنایە بەڵام بەقەدر کەسێک نازانێت کە 3-4 ساڵە لە ناو ئیشەکەدایە لەبەرچی لەبەرەوەی عملیەکە مهمە مهندسێک لە ئەوروپا ئەندازیارێکە لە ئەوروپا دوای ئەوەی کولی تاو دەکا ماوەیەکی هەیە دەبێت بچێت بەردەستی کرێکارەکە دەرز بخوێنێ بە عملی شتەکان ببینێ یاخود لە فتری بەکالۆرۆسەکەیە بەشێکی عملی ئەوەی کە لە پزیشکی دەخوێنێت بۆ نمونە ئەبێ ساڵی یەکەمنا بە ساڵی دووەم و سێم و چوارەم دەبێ سەردانی خستەخانەکان کە لەبەرچی دەبێت پرۆسەکە ببینێ ئەوەی کە بەکرداری دەکرێت بۆ نمونە هەتا لە دانانی کوانولەیەکە لە دوورینەوەی برینێک و زامێکە هەتا لە پێدانی دەرمانێکە نەخۆشببینینەکە ینی هەمووی دەبێت چی بکات دەبێت بە عملی شتەکان ببینێ پرۆسس زۆر میە بە تایبەتی ئەمڕۆ تەکنۆلۆژیا لە قیمەدایە و ئینسان فریای هەموو شتێک ناکەوێت هەتا بووچە نەزەرەکەی لەسەر ئاستی دنیا ئەمە زۆر گرنگە ینی ئەویش ئەوەیە کە ئەڵێن دەبێت گەشە تۆزێک بوەستێنرێت چونکە بەشێکی نەهامەتیەکانی لە ڕووی سایکۆلۆژی و دەروون دروستیەوە گەشەکردنە تەکنەلۆژیایەکە هێناوێتی چونکە ئێمە فریای ئەو هەموو شتە ناکەوین کە دێتە ناو بازاڕ و بەکاری بهێنین و دائیمە ئینسانیش تموحی هەیە مەیلی هەیە حەزی هەیە کە پێی بگات و بەکاری بێنێ زۆر باشە دکتۆر ینی لە ئێستا باست لەوە کرد ینی هەندێک شت هەیە بە تایبەتی مانادان بە ژیانی خۆت دروستکردنی کەسایەتی خۆت ئەمانە شتێکن پێویستی بکاتە زۆر جار بینیوایین لە گەنجی ئێستاە ئەیانێ بگەن بە هەموو شتێک بۆیە زۆر جار ئەمە بە کاریگەریەکی خراپاشکێتەوە ینی بە نوێسە لە سۆشیال میدیا زۆر گەنجە بینین ئەیانێ کاریگەر بن بەڵام کاریگەریەکان بە شازێکی تشکاتەوە کاتە هەوڵدان بە ئەوی کە کاریگەریەکی باش لە خۆمانە دروستکەین بە چی شێوازێکە یان چۆن کەسێک لەم نێوەندەدا دەتوانێت خۆی پێ بگەێنێ ئازانێت کە ئەگەر زۆر بینەری هەبوو زۆر کەسێکی کاریگەرە بەڵام ڕەنگە بەنەرێنێکە زای چیە ئێلبرت ئێلزێکە کە لە زانە دەروون ناسەکان کۆمەڵێک تەکنیکی هەیە هەر خۆی خاوەنی تەکنیکی ئەیبیسیە ABCDEF هەتا ئێفیش دەڕوە باس لە قسەیەک دەکا ئەوەی کە مەبەستم جملەی ئەخیر یەکەمت بوو کە باست کرد یعنی گەنجی وایە ئێستا دەدەوێت زۆر زوو بگا بە شتێک یەکێکە لەو خاڵانەی کە هزری ئینسان بەلا ڕێدا دەبە ئێمە 10 هزرمان هەیە 10 خاڵمان هەیە کە هزری ئینسان بەلا ڕێدا دەبە یەکێک لەوانە زووگەشتنە بە ئامانج زووگەشتنە بە نەتیجە زووگەشتن بە نەتیجە ئینسان جاری وا هەیە خۆ تۆ لەوانەی نەگەی بە کاتی بووە یەکێک لەو شتانی کە تۆ دەتەوێت پێی بگەی وەکو ئامانج بەعدێک لە بەعودەکانی ڕەهەندێک لە ڕەهەندەکانی ڕەهەندی کاتە خۆ تۆ دەبێت کاتێک دابنەی بۆ ئەوەی پێی بگەی بە کالیۆرۆس بە 2 ساڵ بەدەست نایە وانە 4 ساڵی ئەوێ دەیەوێت خێرا پێ بگا کە تەواو بوو بزنسکردنێک دەیەوێت پسپۆرێکی پێ کردووە دەیەوێت ئیشێ بکە کارێک دۆزێتەوە بە خێرا دۆڵەمەند نابێت دەبێت لە مەرحەلەیەکەوە دەست پێ بکە ئەگەر مەرحەلەکە کەمیش بێ ئەوانەی کە لە شتی بچووکەوە دەستیان پێ کردووە دوای وردە گەورە بوون
ئەوە بەو ستێپانەدا ڕۆیشتون کە مهارەتیان وەرگرتووە لێ هاتوویان کۆ کردوێتەوە زۆر گرنگە ئینسان ناتوانێت لە پڕبگاتە نەتیجەیەکی کۆتایی ئیلا دەبێ ماوەیەک هەبێ ماوەیەک دابنێ بۆ ئەوەی بگاتە ئەوە ئەگەر هاتوو جاوەیەکە کە لەو کێشانی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە هەندێک خەڵک کە مەسەلەن دەڵێ مەسەلەن هینی خێزانی پێکەێناوە پرۆژەی خێزانی پێکەێناوە شووی کردویان ژنی هێناوە یا یەکسەر دەیەوێت سیارێک هەبێت یەکسەر دەیەوێت خانووی هەبێ یەکسەر دەیەوێت کارێکی باشی هەبێ هەموو مانگانە ئیتر ناگابەوە دایمە دێ شەکوا ئەکا ناڕەحەتیەکانی خۆی باز دەکا ئێکاکە ژیان هەمووی ناڕەحەتیە لەو دەقەی ئینسان لەدایک دەبێ کێشەی هەیە تۆ ناتوانانی بڵێ وڵا نابێ کێشەم هەبێ من و تۆ لەم دەقەی کە هاتوونێتە ئەمڕۆ دەیان کێشەمان تەجروبە کردووە بەڵام ئێمە حاڵەتێکمان هەیە کە پێی دەوترێ حاڵەتی هاوسەنگی کە کێشەمانە حاڵەتێکشمان هەیە پێی دەوترێ حاڵەتی نەهاوسەنگی کە کێشەمان هەیە ئەو دەقەی کە کێشەمان هەیە دەگەڕینەوە بۆ حاڵەتی دەمانەوێت بگەڕین بۆ حاڵەتی کێشە تەڵان ئەمە هینێکی تایبەتە کە چۆن کێشە دروست ئەبێت جاری وهەیە ئەم کێشانە دەبنە نیگەرانی ئینسان بۆ ئینسان نیگەرانی دروست دەکات ئەگەر نیگەرانەکان تێنەپەڕێن نیگەرانی تری بەدوادێ ئەگەر نیگەرانی دووەمان تێنەپەڕان دەبێتە حاڵەتێکی دەرونی زۆر لە کۆتاییدا بە کورتی دواپەیامت چییە؟ دواپەیام ئەوەیە چۆن دەبینە کەسێکی مانادار ئەوە مهمە زۆر لە هەم ئەو قسانێک کە هەمومان کردمان هیچی بەقەدەر ئەم دوو تەکنیکەنی من دوو تەکنیکتان بۆ باز دەکەم تەکنیکی یەکەمیان خود ئاگاییە لە دەرووناسیە هەر لقێکمان هەیە بە ناوی دەرووناسی معریفی دەرووناسی بە ئاگایی ئەم تەکنیکە دائیمە ئینسان دەبێت لە هەموو حاڵەتێکە ئاگایی لە خۆی بێ ئەمڕۆ دەیەوێت چی بکە بەرنامەکانی پێش نیۆڕۆی چین دوای نیۆڕۆ دەیەوێت چی بکە سێگۆشەیەکمان هەیە بە ناوی سێگۆشەی خود ئاگایی دەبێت زانیاری هەبێ گۆشەیەکیان بریتە لە زانیاری ئەگە زانیاری هەبوو دەبێت مەهارەتی هەڵسەنگاندنی هەبێت ئەگەر مەهارەتی هەڵسەنگاندنی هەبوو دەبێت بزانی لە نێوان ئەو شتە باشانەی کە هەڵسەنگاندنی بۆ کرد کامیان لە هەمویان باشترە سێ گۆشەی خود ئاگایی پێدەگوترێ زانیاری هەبێ هەڵبژاردننی هەبێ حەفوو بیانی بۆنی من هەڵبژاردننی هەبێ دوای ئەوە هەڵسەنگاندنی هەبێ ئەمە یەکێکە لە تەکنیکەکان ئینسان ئەگەر توانی کەسێکی بە ئاگا بوو کەسێکی مانادارە دەزانی چیەکە هەنگاوەکانی ئەمڕۆ بەیانی دوو بەیانی ئەزانی چییە ئەم مانگە دەزانی پلانی چییە ئەمە کەسی باگە ئەگەر وەکو باوکە وەکو مامۆستایە وەکو کەسێکی بازرگانە ئیتر نازان پزیشکە هەتا دەگاتە ئەخیری سەرکردەیە دەبێت کەسێکی خود ئاگا بێ ئاگاییەکەی لە ئاستێکی بەرزدا بێ تەکنیکی دووەم بریتیە لە ئیحتیماماتی گرنگی دانەکانی لە ژیانی ڕۆژانەدا من ئەمڕۆ ئێستا ئەم دقەیە کە جەنابتان هاتوونەتە ئێرە من گرنگیدانێکم هەیە لەم لەحزەیەدا کە بریتیە لە سەعات 9:30 هەتاوەکو بۆ نمونە کاتێکیان بۆ دەستنیشان کردوین دەبێت من قسە بکەم لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ جەنابت دەوامت هەیە کەسێکی کە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامێکی ئیحتیماماتی تۆ ماناداربوونی تۆ دەرەخا کارمەندێک لەو دیو کە بۆ نمونە لە کۆنتڕۆڵە ئیحتیماماتەکانی لەو دەقەیە دەست پێ دەکا کە کەناڵەکرێتەوە هەتاوەکو کۆتایی دەوام مامۆستایەک کارمەندێک سەرکردەیەک پزیشکێک دەبێت بزانێ ئیحتیماماتەکانی لە ژیانی ڕۆژانەدا چین هەندێک ئیحتیمامات هەیە تەواو ئەبێ فترەیەکە تەواو دەبێ مەسەلەن من ئەم دقەیە کە بەرنامەکەم تەواو بوو داوامەکەم تەواو بوو ئیحتیماماتی من لێرە تەواو دەبێ گرنگدانەکانم پێ تەواو دەبێ بەڵام دایکێک گرنگیدانەکانی بە ژیانی خێزانی تەواو دەبێ ناستە باوکێک گرنگی پێدانەکانی تەواو دەبێ نەخێر بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕەسوول ئیبراهیم خوێندکاری دکتۆرا لە بواری دەروونناسی سپاس بۆ کاتێ بێمەت بەخشی دەکەین توانی بێتان سوود لە چاوەڕەکە ببینن